مەسەلەی پرسی زیینی وەرتەیە پرسێکی جۆ سەربازی استراتیژیە. ئەمە یەک دووەمیان لە پەیوەندیا بە هێز و لایەنە سیاسیەکانی باشوورەوانەیە وابەستەی ئیرادەیەکی سیاسی و بڕیاردانێکی سیاسی سەربەخۆ نییە. یعنی ئێرادەیەکی سیاسی ڕاستەقینی لایەنێکی سیاسی دەرەیکرا و بە سەربەخۆیی لەوێ نیە هەتاکو بڕیاری لەبارەوە بدات. بۆ لەبەرەوەی کە ئەو پارەدایما لە کاری سیاسی بە تایبەتی کە بەڕێوەبەرایەتی قەدەپە لە باشوورە پەیڕەوەکرێت هەمیشە بەردەوام دەرگیر بووە لەگەڵ کاریگەری استراتیژی هەرێمایەتەکانی ناوچەکەیە و بەبێ خۆداماڵین لەو کاریگەریە ناتوانێت بڕیارێکی سەربەخۆیانەی کوردستانیانی ڕاستەقینە بدات. ئەتوانین لە دوو ڕەهەندەوە سەیری ئەم مەسەلەیە بکەین. یەکەمیان کە زیاتر لە جارێک کەجەکە پێداگیری لەسەر بەدەمەوە هاتنی پرسی چارەسەری ئاشتیانە و کوردستانیانەی ڕاستەقینە ئەدات، ئەمە سەلماندنی خاوەندارێتیەتی بۆ گوتارێکی نەتەوەی نیشتیمانیانە ڕاستەقینە. ئەمە بەم دیوایە ڕاستە. لە لایەکی دیکەشەوە پێی وایە ئەمە تەنها ڕێگەی پاراستنی یەکڕێزی پرسی نەتەوەی و نیشتیمانی کوردستانیانەی ئەم هەرێمەیە چ لەسەر ئاسی باشوور و چ لەسەر ئاسی هەر پارچەیەکی دیکەی کوردستان و ئەگەر بێت و ئەم خواستە وەک خواستێکی ڕاستەقینە تەماشا نەکرێت و تەوزیف نەکرێت لە بنیادنانی ئاراستەی سێمی سیاسی کوردستانیانی سەربەخۆیە، ئەوە جۆرێک لە داخزانی سیاسی لەناو ئەو پارەدایمە نەریتەی سیاست لە باشوورە دەرگیرە بێ لەگەڵ ئەو کاریگەریە استراتیژی هەرێمایەتیانەی کە هیچ کاتێک لە بچووکترین جوڵەتا گەورەترین جوڵەیان بە سوود و بەرژەوەندی پرسی نەتەوەی و نیشتیمانی کوردستانی نەبووە. یعنی ئەمە حتمێتی مێژوویە، سروشتی ئەو فرەڕەهەندەی کە پرسی کورد لە تەواوی خۆرهەڵاتی ناوەڕاستە فەرزی کردووە بەردەوام بە جۆرێک لە جۆرەکان لەسەر دەستی ئەم هێزیە ئەو لایەنی سیاسی دەرگیر بووە یاخود تەسلیم بووە بەو کاریگەری استراتیژی هەرێمایەتیانە و ئەم جۆرە تەسلیم بوونانەش بەردەوام لە ئاستی ئیرادەی سەربەخۆی ئەم هێز و لایەنە سیاسیانەی هێناوەتە خوارەوە و بەردەوام ئەم حاڵەتە وای کردووە بەر لەوەی کە هەنگاو بۆ هەر بڕیارێکی سیاسی کوردستانیانە یانەتەوەیانە یان نیشتیمانیانە بنێن دەبێ بگەڕێنەوەی بۆ ئەو شوێنەی کە ئەمە لەژێر کاریگەری و هەژمگەرایی ئەوە ئەژین. من پێم وایە ئەمە ئایندەی کوردستانە گەیەنێ بۆ چارەنووسەی کە لە بازنەیەکی داگیرکاری هەرێمایەتی کۆتایی نەهاتووە بسوڕێتەوە و بەردەوام تەواوی بوونی نەتەوایەتی و نیشتیمانی کوردستانی بخاتە بەر مەترسی لە ناوچوونەوە. خۆی بەدبەختیەکە لەوایە کە ڕێبەرایەتی هێز و لایەنە سیاسیەکانی کورد لە باشوورە و بە تایبەتی لەسەر و هەمویانەوانێ هێزێکی سیاسی دیاریکرا و کە پارتی دیموکراتی کوردستانە دەرگیربوونی لەگەڵ ئەو استراتیژیەتە هەرێمایەتیانە وای کردووە کە تەنانەت سروشتی ئەو مامەڵە سیاسیانەی کە ئەیکات لەگەڵ پرسە نەتەوایەتی و نیشتیمانی و دامەزراوەیەکانی باشوورە گەیشتۆ بە ئاستێک تەنانەت ینی مۆدێلێک لە کار و هەماهەنگی سیخوڕی و مخابراتی و خیانەتکاری بەرهەمهێناوە. ئەم حاڵەتە گەیشتۆتە ئاستێک کە خەڵکانێک لە باشوورە فری بدرێن و تاکە کوردستانیەکان بەم جۆریە بۆ جۆری دیکە لەژێر نەخشە و پیلانجێڕی هەواڵگیری و سیخوڕیەکانە تەجنید بکرێن و بەم ئاقارەیە بڕوە دەژینە ئەمە من پێم وایە جگە لە خزمەتکردن بە بەرژەوەندی و ئەژێندا استراتیژیە داگیرکاریەکانی هێزێکی وەکو ئاکەپا هیچ شتێکیان نییە بۆ هیچ هێزێکی کوردستانی و هیچ تاچێکی کوردستانی. من پێم وایە ئەستێرەیەکی گەشی ناو ئاسمانی خەبات و بەرخودانمان ئاوا بووە. لێرەوە هەزار سڵاو بۆ گیانی پاشی ڕاگەیەنم و ئەم کاروانە بەردەوامە دڵنیا بن هەڤاڵ قاسم نە ئەوەڵ شەهیدی ئەم کاروانەیە و نە دوهامین شەهیدی ئەم کاروانەشە بێت، بەڵام پێداگیری لەسەر مافەڕەوە نەتەوەی و نیشتیمانی و مێژوویە ڕاستەقینەکان ڕێگاکەی بەگوڵ ڕێژ نەکراوە، دەرکوداڵی زۆر تایە و ئەمەش پێویستی بە زەحمەت و بەردەوامی خەبات و بەرخودان هەیە و ئەوەی هەڤاڵ قاسم کردوێتی ئەوە ئەو پەڕی ئەوە بووە کە لە ویست و ئیرادەیەوە هەبووە و ئێمەش لێرەوانەیە سەری ڕێز و نەوازشی بۆ دانەوێنین.